بە هاوکاری سەرۆکاتی زانکۆی کوردستان کەمپینێکی نیشتیمانیان ڕاگەیاندێ بە ناونیشانی کەمپینی نیشتیمانی بۆ گۆڕانکاریەکان و کەشوهاوایی وەک لە وێنەکەدا دیارە کە زیاتر لە 250 گەنج و لاو بە نوێنەرایەتی سەرجەم شارەکان و پارێزگاکانی عێراق لێرە بەشدارن. من بۆ گرتنی زانیاری زیاتر دکتۆر دانا خدر بەرپرسی سەنتەری ژینگەی لە زانکۆی کوردستانم لەیە زانیاری زیاترمان پێدات کاک دکتۆر سڵاوتان لێبێت ئەگەر باس لەو کەمپینە بکەی ئامانجتان لە ئەنجامدانی کۆمپینێتیە چەند کەس زیاتر بەشدار بوونا دەتوانێت لەم ساڵ چەند کەمپینی لەو شێوەیە ئەنجام بدەن؟ بەڵێ زۆر سپاس بەخێربێن. ئەمە ئەو کەمپینە بە گەورەی ئیتفاقێک بوو لە بینی سەرۆکی حکوومەتی عێراق محەممەد شایە سوودانی لەگەڵ ئەنجومەنی لاوانی لەگەڵ زانکۆی کوردستان هەولێر سێنتەری توێژینەوەی ژینگەیی کە بتوانین 1000 گەنج ڕاهێنان بدەین لە بواری کەشوهەوا و گۆڕانکاری کەشوهەوا و ئاو ژینگە. ئێمە توانیمان تا ئێستا 750 گەنج ڕاهێنان بکەین، وەزبەی تریش ماوە تا دەگاتە 1000 گەنج. ئەم گەنجانە بریتین لەو کارانەی کە لە بواری ژینگە و دیراساتی ژینگەیی کار دەکەن. لێرە 3 ڕۆژ ڕاهێنان وەردەگرن چۆن بتوانن بە باشترین شێوە مامەلە لەگەڵ گۆڕانکاری کەشوهەوا بکەن تاکو بگەڕێنەوە پارێزگایەکانی خۆیان ئەم ڕاهێنانەی کە فێر بوونە لە پارێزگای خۆیان تەطبیقیکەن بە سوورەتێکی ڕاست و دروست. ئەو مەرجوڕێم ئەو مەرجانە چێت تایبەتمانان چێن کە لەو گەنجانە هەیە کە نوێنەرایەتی پارێزگاکانی خۆیان دەکەن؟ بەڵێ مەجلیسی عەلای شەباب ئەو گەنجانەی اختیار کردووە بە ئاساسی ئەوەی ئەوانە لە بواری ژینگە ئیش دەکەن، کارانە هەم لە توێژینەرن یانش قوتابی دکتۆران یان دکتۆرن لە بواری ژینگە کار دەکەن. ئەمانەیان خڕکردەوە لە هەر پارێزگایەک نوێنەری خۆیان هەیە تاکو بێن بە باشترین شێوە بتوانن لە زانکۆی کوردستان ئەو ڕاهێنە. ئاماژەی بۆی بکەم کە لایمە زۆر گرنگە، ئێمە لە 1000 زانکۆ لە هەموو کوردستان توانیە زانکۆی کوردستان هەولێریان اختیار کرد. بەش پێمان خۆشە کە بتوانین خزمەت بە لاو و گەنجی هەموو عێراق بکەین لە هەموو محافەزەکانەوە. لەداتودا ئەو گەنجان دەتوانن ینی لە شارەکانی خۆیان بتوان توێژنەوە بکەن، هۆکارەکان پیسبوون و ژینگە دیاری بکەن، هەوڵی چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان بدەن؟ بەڵێ دەتوانن و ئێمە دەرکامان واڵایە بۆ ئەم گەنجانە کە تاکو ئێستا ئیتساڵمان لەگە یەکتری هەبی و ئەگە هەر پرسێکیان هەبی هەر مەوزوعەکیان لە بواری ژینگەی ئێمە سنتەری ژینگەی لە زانکۆی کوردستان ئامادەیە لەگەڵیان لە خەت بێ بۆ ئەوەی باشترین شێوە بتوانین بەرەنگاری ئەو مشکلەی بین کە تووشی نەک بەس کوردستان بەڵکو هەموو عێراقی کردەوە. ینی ئەم گەنجانەیە خودم لاوانە چەندەم کەمپینە دەیبینن و تەنیا لە شاری هەولێر ئەم کەمپینە کراوە یاخود لە شارەکانی دیکەی عێراق بۆ پێی کە هەمیان نوێنەرایەتی شارەکانی دیکەی پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراقش دەکەن؟ بەڵێ وەچی ئاماژەم پێکرد ئەمە سێم کەمپینە دەکاتە 750 گەنج بەس لە زانکۆی کوردستان هەولێر، چونکە ئیتفاقیەوەیە ڕاهێنان و پسپۆرەکانیش هەموو ئی زانکۆی کوردستان هەولێرن. زانیەکان دکتۆر دانا خدر دەستان خۆش سپاسان دەکەم بەڵێ چاوان ئەوجی بیستون تاوی زانیارەکان لەبارەی ئەو کەمپینێک کە ڕاگەیاندرەوە بە سەرپەرشتی سەرۆکوەزارانی عێراق کەوا بڕیارە تێنێت لە کەمپینی گۆڕانکاری کەشوهەواییەکان زیاتر لە 1000 گەنج و لاوی سەرجەم پارێزگاکانی عێراق سوود لەو کەمپینە بین تاکو ئێستا وەکو جێگیری سەرۆکی زانکۆی کوردستان ئاماژە بووی 750 گەنج سوودیان لە بینێت بڕیار تاکو سەری ساڵ 250 گەنجی تکە لە هەمان شوێن کەمپینێکی دیکەی لەو شوێ بکرێتەوە تاوەکو 1000 گەنج لە سەرجەم پارێزگاکانی عێراق کە نوێنەرایەتی پارێزگاکانی عێراق دەکەن. ئەو گەنج و لاوانە سوودیان هەبێت و بتوان لە داهاتوودا توێژنەوەی تایبەت بە گۆڕانکاریە کەشوهەواییەکان بکەن تاکو چارەسەریش پێویست بۆ شارەکانیان بۆ خایەنکردنەوەی کەشوهەوای شارەکانیان بدۆزنەوە.